گۆڤاری فۆڕم پۆلیسی ئەمریکی لە راپۆرتێکدا حکوومەتە عەرەبی و بەناو ئیسلامیەکان بە بەرپرسی پەرەسەندنی ڕق و کینە لە موسڵمانان و بڵاوبوونەوەی ئیسلاموفۆبیا لە قەڵەمداوە، ئەوەش وەکو بەشێک لە هێرشەکانیان بۆ لێدانی ئۆپۆزیسیۆن لە ناوخۆ و دەرەوەدا. ئەو گۆڤارە ئاماژەی بۆ ئەوە کردووە کە وڵاتانی میسر و سعودی و ئیمارات لە ساڵانی ڕابردوودا لە وڵاتانی ئەوروپادا یارمەتی ڕاستڕەوە تۆندڕە و ڕەگەزپەرستەکانیان داوە. ئەو حکوومەتانە هەوڵ دەدەن بۆ شێواندنی سیمای موسڵمانان لە ڕێگەی شەرعیەتدان بە سەرکوت و ڕازیکردنی ڕایگشتی خۆراوە. ئەو ڕژێمانە و لایەنگرانیان هاوپەیمانی نافەرمیان لەگەڵ ئەو کۆمەڵە پارێزگار و ڕاستڕە و کەسایەتیانەدا گرێداوە بۆ هاندانی پەڕگیری لە دژی ئیسلام و ئیسلامیەکان. گۆڤارەکە ڕووداوە دڵتەزیێنەکەی نیوزیلەندا دەبەستێتەوە بۆ پەیوەندیانی کە سعودی و ئیمارات و میسر لەگەڵ ئەو ڕێکخراوە ڕەگەزپارێستانەدا هەیەە، هەر بۆیە ئاماژە بۆ ئەوە دەدات کە ئەو وڵاتانە چەندین ملیۆن دۆلاریان بۆ ئەو مەبەستە بۆ دامەزراوە هزری و خاوەنڕاکان و دامەزراوە ئەکادیمیەکان و لۆبیەکانی گوشار خەرج کردووە بۆ دروستکردنی بیرکردنەوەیکی تایبەت لە پایتەختە خۆراوایەکاندا لە دژی ئۆپۆزیسیۆن و چالاکیە سیاسیەکان لە دژی دەسەڵاتەکانیان. ئەو کەسانەش زۆرینەیان کەسایەتیە دیندارەکانن. دژایەتی تۆندڕەوی و تیرۆر باشترین بیانی حکوومەت و قەوارە ناوچەیەکانە کە لەو ڕێگەیەوە سۆز و سەرنجی ئەوان بەلای خۆیاندا ڕاکێشن بۆ پێی هەردوو لە هاوبەشن لەوەدا گوایە جیهادیەکان غەدریان لێ دەکەن. ئەمەش لە پێناوی ئەوەدا پێکەوە لەگەڵ خۆراوەدا بەرنامەدا بنێن بۆ لێدانی ئیسلامی سیاسی. گۆڤارەکە هەندێک ڕژێمی عەرەبی بە بەرپرسی یەکەمی دژایەتی ئیسلام ناو دەبات بۆ هۆی هاوکاریان لەگەڵ هەندێک پارتی توندڕە و لە وڵاتانی ئەوروپادا بۆ ئەوەی پشتیوانی بۆ ڕژێمە دیکتاتۆریەکانیان بەدەست بهێنن. لە ساڵی 2017دا و لە کۆبوونەوەیەکدا لە ڕیازی پایتەختی سعودیا، عەبدوڵڵا بن زایدی وەزیری دەرەوەی ئیمارات هۆشداری دەداتە ئەوروپایەکان لەبارەی بوونی ئیسلامیەکان لە خۆراوەدا و ڕایگەیاندبوو ڕۆژێک دێت توندڕە و تیرۆریستەکان بە ئەو پەڕی توندڕەویەوە لە ئەوروپا دەردەچن، چونکە هیچ بڕیارێک لە ئەوروپاوە دەرناچێت بۆ کۆنتڕۆڵکردنیان، چونکە ئەوان خۆیان بەڕاست دەزانن لە ڕووی سیاسیەوە بۆ پێی ئەوان بڕوایان وایە باشتر خۆرەڵاتی ناوەڕاست و ئیسلام دەناسن، ئەوان باشتر ئەوانی تر لە ئێمە دەناسن. لە کۆبوونەوەی ئاسایشی میۆنخدا کە عەبدولفەتاح سیسی وەکو سەرۆکی یەکێک لەو وڵاتانەی کە گۆڤارەکە ئاماژەی پێداوە بانگێشت کرابوو مەودایەکی باشیشی پێدرابوو بۆ ڕاوێی بۆچوونەکانی، ئەویش لەو بارەیەوە ئەسپی خۆی تاودا و داوای لاخۆرئاوایەکان کرد چاودێریەکی تند بخەنە سەر مزگەوت و شوێنی خواپەرستی موسڵمانان، چونکە بەوتەی ئەو شوێنی لەدایکبوونی توندڕەوی و هزری ترسناکە. فۆرن پۆلیسی بڕوای وایە ئەم هێرشانە لە پێناوی ئەوەدایە کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی ئەم ڕژێمانە لە لای خۆرئاوایەکان ناشرین بکەن بۆ ئەوەی وێنەیەک لە ناوچەکە نیشانی ئەوان بدەن کە لەلای ئەوان جگە لەم ڕژێمانە بەدیلێکی تر نەبینن. هەرەوەش بوو کە بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قەوارەی ئیسرائیل هێزی خۆی و لۆبیەکەی خستەگەڕ بۆ پشتیوانی شازادە محەممەد بن سەلمان بۆ ئەوەی لە دوای کوشتنە ئابڕوبەرانەکەی جەمال قاشقچی گوشاری ناوەندە خۆراوایەکانی لەسەر کەم بکاتەوە. بۆیە ترامپ بۆ بەرگریکردنی لە ڕژێمی سعودی ڕایگەیاند ئەگەر سعودیە نەبوایە ئیسرائیل لە گرفتی گەورەدا دەبوو.